ساڵی ڕابردوو بە شێوەیەکی گشتی زیاتر لە 921 ڕووداوی جۆراوجۆر لە سنووری بەڕێوەبەراتیمان تۆمار کراون کە دابش کراون بەسەر چەندین پۆلین کراون بۆ چەند ڕووداوێکی جۆراوجۆر. یەکەم 689 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆراوجۆرمان هەبووە کە قوربانیەکی لێکەوتوتەوە. دووەم ئێمە دە ڕووداوی خنکانمان هەبووە لە ڕووبارەکان و گۆم و حەوز و شوێنەکانی تر کە بەهۆیەوە دا قوربانی هەبووە. سێم 4 ڕێداوی هەڵدێران لە شاخەکانی سنووری بەڕێوەبەرایەتیمان هەبووە کە تیایدا دوو هاوڵاتی بەداخەوەجانیان لەدەستداوە. چوارەم ئێمە زیاتر لە 150 ڕووداوی ڕزگارکردنمان هەبووە کە بەهۆیەوە زیاتر لە 1000 هاوڵاتی لەلایەن تیمەکانی ئێمەوە ڕزگار کراون و بەهانایەنەوە چوین. پێنجەم 8 ڕووداوی سروشتی وەکو بەفر و باران و لافا و ڕەشەبا کە تیایدا چەندین ماڵی هاوڵاتیان زەرەرمەند بوون و چەند شوێنێک زەرەر و زیانیان بەرکەوتووە. شەشەمون بوونی 4 هاوڵاتی لە شاخەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کە تیایدا 3 هاوڵاتی بەشێکیان بە زامداری و بەشیان بە سەلامەتی دۆزراونەوە بەداخەوە هاوڵاتیەک تا ئێستا بێ سەر و شوێنە و چارەنووسی بە نادیاری ماوەتەوە. حوتەم لە 50 چاڵاکی و ڕووداوی جۆراوجۆر 4 هاوڵاتی بوونە قوربانی و 27 هاوڵاتی تریش زامدار بوون. هەشتەم 6 حاڵەتی بەرمین کەوتن هەبووە کە 6 قوربانی لێکەوتەوە لەگەڵ چەند بریندارێک. کۆی گشتی قوربانیانی تەواوی ڕووداوە جۆراوجۆرەکان لە سنووری بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران 27 قوربانی بووە لە ساڵی ڕابردوو.